چەند کەسێک بوون کە لە دەرەوەی کوردستان ئیشمان پێشپێدرا بوو و لەگەڵ هەندێک لەو هەواڵانەی کە لە ناوەوە هاتن. دکتۆر فواد و من لە دەرەوە بووین لە کۆمیتەی کاروباری عەرەبی پارتی دیموکراتی کوردستان کارمان دەکرد. کاکە عەزیزی شێخ ڕەزا لێپرسراومان بوو و لە بینی بێروت و قاهیرە هاتوو چۆمان دەکرد کە شۆڕش دوای پێهێنرا کۆمەڵێک لە ئەوانەی کە لە ناو شۆڕش بوون و چوونەوە عێراقیان پەسەند نەکرد هاتن بۆ بێروت. لەوانە کە چاومان پێیان کەوت کاک عادل مراد بوو، کاک عەبدوڕەزاق میرزا بوو، کاک دکتۆر خدر بوو و هەندێک هەواڵی تر، خوا لێ خۆشبوو نووری شاوەیس بوو. ئەمانە بۆیان گێڕاینەوە کە کارەسەتەکە چۆن ڕووی داوە و ڕێککەوتنی جەزائیر لە بینی شا و سەدام و خیانەتی شا لە کورد و ئەو وەزعایی هاتبوو کایەوە کە ڕوون نەبوو لە بەرچاوی سەرکردایەتی شۆڕش کە چی بکات و چی نەکات. بۆیە ئەو بڕیاری چوونە ئیران درا و ڕێژ درا بەو کەسانەی کە دایانەوێ بچنەوە عێراق بچنەوە. هەندێک لەوانەی چوو بوونەوە عێراق بە تایبەتی شەهیدان خالید و عەلی عەسکەری و کاک عومەر دەبابە و کاک ڕەسوول مامەند و هەندێک لەو برادەرانە بەو ئومێدە چوو بوونەوە کە لەوێ شتێک دروستکەنەوە. ئەگەر حکوومەت ڕێی پێدان حیزبێکی عەلەنی، ئەگەر ناخۆیان کارێکی نهێنی بکەن و دوای ئەوەی زەمینە خۆش دەکەن بنێرن بە دوای خوا لێ خۆشبوو مامۆستا برایمیشا بۆی بچێتە لایەن. وەختی مامۆستا برایم تەشریفی هێنا بۆ سووریا، من دیتم قسەم لەگەڵ کرد و باسی ئەوم بۆ کرد کە ئێمە بە تەماین ڕێکخراوێک دروستکەین و بچینەوە کایە و بەگشتی بیر و باوەڕی کە لە مێشک مابوو دەربارەی چۆنێتی دروستکردنی یەکێتی نیشتمانی کوردستان بۆم باس کرد. پێی باش بوو، پێی پەسەند بوو، هەتا ناوەکەشی پێ باش بوو کە بکرێتە یەکێتی نیشتمانی کوردستان و باسی ئەوەشم بۆ کرد کە ئێمە دەمانەوێت ئەوە ڕێکخراوێکی نیمچە بەرەیی بێت و شتێکی تازە بێت. هەموو ئەو شتانەی پێ باش بوو. دوای ئەوە ئێمە خۆمان لە ئەوانەی کە یەکێتیەکەمان دوای دامەزراند لە بێروت کۆبوونەوەیەکمان کرد. یەکترمان دیت و من و بەتایبەتی دکتۆر فواد و کاک عادل مراد و کاک عەبدوڕەزاق بڕیارماندا کە بەڵێ ئەو ئیشە بکەین و ئێمە ئەوە کارێکی گرنگە دەبێ هەڵچینەوە لەسەر یعنی هەڵچینەوە و هەڵساندنەوە و بەرخۆدان لە کوردستان ئیعلام بکەینەوە. ئەوە جار هەندێک قسەمان کرد کە دەمانەوێت بگەڕێنەوە. من تەسریحێکم دا کە ئەو خۆم ئامادە دەکەم بگەڕێمەوە کوردستان و بە ئومێدی ئەوەی کە ئەو برادرانەی لە شاخ ماونەتەوە خۆ بگرن و نەچنە نە ئێران و بێنەوە ناو حکوومەتی عێراق و بنکەیەک بمێنێ بۆ شۆڕش. بەڵام بەداخەوە ئەوە سەری نەگرت. برادران تەنانەت برادرانی کۆمەڵەش ئەویان بە باشزانی بوو کە بچنەوە بۆ وڵات و خەباتی سیاسی خۆیان دەست پێ بکەنەوە و خۆی سازدان بکەن بۆ جارێکی تر. بۆیە ئێمە لە هەوڵی خۆمان بەردەوام بووین کە شتێکی نوێ بینەکایەوە. من خۆم بەش بە حاڵی خۆم پەیوەندیی توندم هەبوو لەگەڵ کۆمەڵە، لەبەرەوە دڵنیا بووم کە کۆمەڵە پشتیوانمان دەبێت و دەبێتە هێزی سەرەکی دانانی ئەم ئیشە. لە هەمان کاتدا باوەڕی تەواوم هەبوو بە ئەوەی کە شەهیدان عەلی عەسکەری و شەهید خالید و کاک دەبابە و کاک ڕەسوول مامەند و ئەوانە بەشداری دەکەن لە هەر کارێک کە بمانوێ بیکەین. ئێمە دوای ئەوە چووینە شام، لەوێ وردە وردە بیرۆکەی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستانمان گەڵاڵە کرد و منیان تەخویل کرد کە بەیانەکە بنووسم، بەیانی یەکەم بنووسم
ئەو بەیانەی یەکەمم نووسی لە چاخانەیە کۆبووینەوە بە ناوی توڵێ توڵە ئەو کەسانی کە کارەکەمان دەست پێ کرد بریتی بوون لە کاک دکتۆر فوئاد، کاک عادل مراد، کاک عەبدوڕەزاق میرزا و بەندەی مخلستان. پاشەوەی کە بەیانەکەمان تەصدیق کرد لەو مدەتەدا من چووم بۆ ئەوروپا، پێشتر پەیوەندیم هەبوو لەگەڵ کاک نەشیروان مستەفا، ئەو مدەتە ناوبەناو نامەمان بۆ یەکتر دەنووسی، ئاگاداری کاک نەشیروانم کرد، کاک نەشیروان فکرەکەی پێ باش بوو، هەروەها نامەم نووسی بۆ کاک کەمال و خۆشم چووم لە بەرلین کۆبووینەوە پاشەوەی کە کۆبوونەوەی کۆمەڵی خوێندکارانی کورد هەبوو لەوێ، لەو کۆبوونەوەیە بەرزتانیمان کرد و لە هەمان کاتدا کۆبوونەوەیمان کرد و هەواڵان کاک نەشیروان مستەفا و کاک دکتۆر کەمال فوئاد و کاک دکتۆر عومەر شێخموس بوون بە ئەندامی دەستەی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان. بەو جۆرە بووین بە حەوت لە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا، چونکە ئێمە بڕیارماندا بوو پاش ساڵێک لە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان شۆڕش هەڵگیرسێنینەوە.